سڵاوتان لێبێت لە مانگی ڕەمەزان لە هەندێک شوێن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە هەندێک شوێن تایبەتمەندی هەیە لە گەڕەکی تاعجیل لەم شەقامە شەوانی ڕەمەزان شەوانی تاعجیل زۆر جیاوازە هەم لە چایخانەکانی هەم لە خواردنەکانی هەم لەو خەڵکی کە دێتە ئەم گەڕەکە لەم بەرنامەیە تایبەتەکە لەسەر تاعجیل و گەڕەکی تاعجیل و شەقامی تاعجیلە يعني هەموو دیاردە سیر و سەمەرەکانی ئەو شەقامە کە بە هەزاران کەس شەوانە لێرە ئامادە دەبن بۆتانی دەخەینەوە. هەر لە تاعجیل دەتوانم بڵێم شوێنی پەلەوەرە چه ئەوەی بە خێوی دەکات چه ئەوانەشی گۆشتی پەلەوەر دەخۆن یعنی کەمێکی تر دەچینە چەند چێشخانەیەک تایبەت بە خواردنی پەلەوەری جۆر بە جۆر کە لە هەولێر تەنها لە تاعجیل دەست دەکەوێت بەڵام ئەم جارە لەگەڵ مانفەرۆیەکێکە لە کەسە دیارەکانی تاعجیل سڵاو لێبێ مانفەرۆ کا کامەران بە خۆت وستافەکە سەرچاوان بەخێر بێت. زۆر زۆر سواس من دەمەوێت بەر لەوەی گفتوگۆی لەگەڵ بکەم پێناسەیەکی مانفەرۆ بکەم کەسایەتەکەی و بەیەوە بناسێنم کەسێکە لە تاعجیل ناسراوە کاری ینی ئارەزووی کۆتر بەخێوکردنە هەر کەسێک لە هەولێر و لە دەوروبەری هەولێر کۆتر بەخێو بکات کۆتری ناودار کۆترێک کە جیاواز بێت تایبەتمەندێ دەبێت مانفەرۆ بناسێ ئێستاش بەم شەوە لە شەوی ڕەمەزان مانفەرۆ کۆترت هەیە وانە بەڵێ لە سەرێ کۆترمان هەیە چایخانەشتان چایخانەشە بڵێ با بەسەرکەوی بەسەرکەوی فەرموو ئەم چایخانە دەبینم لە نهۆمی سەرەوەی چێ دێت هێرەوە خەڵکانێکی زۆر دێ بەس ئەوڕۆ داوەتن لە کەرکوشێ عینە لە ساخانە کۆتر بازان لێ بڕکسۆر بۆ خاستان پێشەم زمانێرە کەپس دەبی خەڵکی ئاسایی دێ هەموو زۆرە کەسێک دێ بەس ئەوی زۆر هیوایەتی ئەو کۆترەبی ئەوان هەموو دێن خەڵکیگەلیان دێن ئەوانی کۆتر بەخێو دەکەن و تایبەتمەندی بەخێوکردنی کۆتریانە بێنێ هەمووی دێنە ئێرە کەرکووک کە دێتە هەولێر هەموو دێنە ئێرە پێم وایە مام لوقمانیش کەسێکی شارەزای مام لوقمان سڵاوت دێبێ ئەمڕۆ چۆن بوو دۆمینەکە برتەوەیان دۆڕاند وەڵاهی بەراورد بۆشتان دەگەمەکەمان تەواو نەکرد و جەنابتان باشە پێم بڵێ ئەو وێنانە کۆتری کوردستانە یانش هەر بۆ جوانی لێتانداوە ئەو خینانە هەمووی وجودیان هەیە لە کوردستان لێرن هەمووی لێکوانەنا بۆ وێنەتان لێداوە لەبەر جوانیان تایبەتمەندیان ئەوە مەسەلەن ئێستا کە من یەک لەوانە خینەکم هەیە لەوەیە بابیان باپیری پەرخەی وانە لەکنە منە وجودیان هەیە ئەوانە هەموو ئەو خینانە هەمووی تایبەتمەندی خۆی هەیە هەر کەس بە ئەوەی نرخی خۆی لە چێوە دێ لە چێوە دێ ئەوەی هەمووی لە ئەوروپینە ئەوروپا لە ئەوروپای دێن گرانبەهایە ئێستا کۆتر هەیە چل دەفتەر مەزاتە چل دەفتەر مەزاتە لە چێن دەرێ لە بەرسلۆنەی ئەی لە کوردستان لە کوردستان شێتمان هەتا دوو دەفتەر سێ دەفتەرش دەڕوە کۆتر هەیە بەرێ سێ باسی ئەوەی دەکەیت سیباقی بەرسلۆنەیەوە ئەوە تەنووس ئەوە یەکەم بۆ لێکوانە لە سیباق لە کوردستان نا لەوێندەر کۆتری کوردستانە ئەوە هاتیە ئەو خینە هاتە هەولێرێ ئەو خینە باشە ئەوە ترێکوانە لە 1940 کیلۆمەترەوە ئەوە لە 2012 سیباقی بەرسلۆنە یەکەم بۆ لێرە باشە ئەو پیاوە چێ وێنە باسی ئەوە جانسنە باشە 5 ساڵان لێ نەگەڕان داخلی سیباقی بیتن لەبەرەوەی هەموو ساڵێ یەکەم دەبوو دوایە پاش 5 ساڵی گۆتیان وەرە داخلی سیباق بە ئەو گۆتی من یەک کۆتر دێنم کۆترەکەشی هینا لەسەر ئاستی ئەوروپا یەکەم دەرچوو تو کۆتر کڕۆ بە گرانبە بەرێ کریتم بە گران نشیم پرۆشتیە بە نسبەت کۆتری خۆ من هەتا 25 وەرەقەی کۆترم پرۆشتیە ئەم شوێنی تاعجیلە لەسەر بانێک لێتوانە ئەو کۆترانی پێشوو کە خستمانە ڕوو نامەبەر بوون جاجل بوو زاجرن نامەبەرنەوەوانە بەڵام مانفەرۆ جۆرێککە ئارەزوویتی حەز دەکات ئەو جۆرە پێی دەگوترێت چێمە ئەمبەری ئەمانە ئەمبەرینە باشە جیاوازیان چێمە جیاوازیوانە ئەوانەی کە لە خوارێ تازە قسەمان لەسەکردن زازلەکان ئەوە هیوایەتە خۆی هەیە خاص ئەوە لە برین لە فاو بەردەدرێت لۆ هەولێرە چێ یەکەم دەبی بە نەفسی ڕۆژ بێتەوە ئەوە
ئیخوارێ تایبەتمەندی وی. ئەوە تایبەتمەندی وی ئەوە پێی دەرێن عەمبەری ئەوە کاتی کات و دەست بە فرانێ دەکەی بە بەچکەی قوندەی دەکەی ئەوەی دەکەی دەبی ئەوە ڕۆژێک بفرێ تاشەو چەند نقاتێکیە ئەو نقاتانی تەطبیق کرد دەڕوە لۆ 2 دەفتەر لۆ 3 دەفتەر نقاتەکان چییە نابێ لەگە کۆتر لە بانی خۆت بسوڕێتەوە تۆ لێرکانە لە تعجیل دەری دەکەی دەبی لە شاوێز بیبینن دەبی لە ئەخیری فلکەی باز و ئەوانە هەر چار دەورێ دەبی بیبینی خەڵک ئەوی کۆتری مەرەقبی ئەو ناو لە سەبان سەیرەکە دەرێ فلان کۆترم ئەو ڕۆدیت بە سەرمدا ئەوە لە بازنەیەکدا دەسوڕ ئەوە لە بازنەیەکی هەولێرێدا دەسوڕێتەوە ئاخیرەکەشی ئێوارەکەی کە تەواو بوو تایمەکە قووەتەکەی خلاص بوو دەلەمانی سعید زاجل گرانتریان ئەوانە طبعا زاجل لە ئەوروپای گرانترە لە کوردستان ئەو سعرە گرانەی نیە ئاخیری زۆر دەگاتە 2 دەفتەر 3 دەفتەری بەس عەمبەری ئەگەر ئیچاک ئەوی ئەمە دەڵێن کە باسم کرد تازە بۆت ئەوانە بی دەگاتە 5 دەفتەریش دەگات 6 دەفتەری هیچ هەیە گران بەها لێرە ئێستا گران بەهای تێدایە یەک لەوانە ئەوی کنە خۆت ئەو مسچیە پێی دەڵێن مسچی ئەمە ئەوە پێی دەڵێن مسچی ئەمە پێی دەرێن نووسەچەم ئەمە پێی دەرێن نووسەچەم ئەوە هەرێکی ناوە چیە گەیشتە چەندی نرخەکەی بەخوای گەیشتە 2 دەفتەر و نیویش تاک ئاوی کە فڕیوە باش چێ ئەم کۆترانە بە خێو دەکات خوازیارەتی ئەوانەی کە گوتمانی خوارێ ئەوانە مەزموعە کەسانەکەن یە هەولێرێ ئەوانە خوازیاری وەنا ئەوانیش پیاوی گەوریان تێدایە بەس ئەمە ئێمە زۆر بە بچووک سەیری ئەم کۆتر بازیە دەکەین ناوانە چۆن کەسانێکەیە سەی لەگە خۆی دەخەوێنی لە ئەوروپاوە دیمانە لێرە ژوا فێر بوونە پشلێ بە خێو دەکا هەیە تاوز بە خێو دەکا هەیە لە ماڵێ چێروشێک بە خێو دەکە هەیە مریشک بە خێو دەکا ئەوە هیوایەتەکە بەڵکو بەرپرسی گەورە هەیە مەرەقی ئەو عەمبەریەیە دکتۆرمان تایە ئێستا دکتۆرمان تایە ئەعزەکەی دێتە تاجیل دێ لە کرماندا دەنیشی بەخوای پارێزەرمان تایە هەموو چین پێشەکانی تێدا پیاوی گەورەی دێشگارام دەکا کۆتر باوەڕ تەبینیە کاتی کە کۆترێکت دەفرێتۆ لە سەباندا دەنیشی 15-20 برادەر دێنە لاف 15-20 برادەر کە هاتن لە دانیشتن لۆ ئەتو عزبەوەی دەکەی کە ئەتو وە دەزانی لە دنیای چکەی خەم نییە ئەوە دەزانی لە دنیای چکەی باوەڕ تەبی باشە ئەوە تەبان ئەو قسەی مامفەرۆی کە لە تاجیل ناسراوە یەکەم جار نییە جێبیستی بم زۆر کەس ئەوانەی کە کۆتر بە خێو دەکەن دەڵێن بۆیە کۆتر بە خێو دەکەین خەمڕەوێنە شتێکی زۆر سەیری پێرم کا کامەران من کۆترمە بووە تا ئێوارە فڕیوە ئێستا شەوخەوم نێنەکەتووە کەینێ ڕۆژ دەبیتەوە خوددایە هەڵستم ئەو کۆترەی بفرێنم بەس تێتام چێژەکی لێ وەرگرم لەگەت 15-20 برادران چایخانەی شەوانی تاجیل ئەم بەڕێزە بڕێوەی دەبات هەموو شەوێک لە تاجیل چایخانەکەت کراوە هەموو شەوێ بە پێش ڕەمەزانێ و پاش ڕەمەزانێ بە بەردەوام کراوەیە بۆ ناو لێ ناوە شەوان بە ناوی منتیقەکەمانە خەڵکی ئەو منتیقین و ناوەکە ژوا جوانتر بوو کە بە شەوانی تاعجیل کە لێرەکە و دەبینەوە چەند شەو ئاوەدانە پاش ڕەمەزانێ و پێش ڕەمەزانێ ئێرە بە بەردەوام ئاوەدان نییە نا هەر ڕەمەزان نییە بەس کە ڕەمەزان دەبێت شەوەکەی قەڵەباڵختر دەبی چی بەسەر شەوەکەی زۆر قەڵەباڵخت دەبی خەرکانەکەی مەسەلەن خەڵکی غەیری تاعجیل دێتن مەسەلەن ڕۆژەکانی دیکابرا سەعات 11 دەستەوە لە بەردەوام و لە بە ئیش و کار چایخانەکەی تۆ زۆرینە چێ دێتە لات بە قورعان ئیمن ئەنواحی تێدایە مەسەلەن تایبەتمەندیەکانی ئێمە ئارەزوومەندی فاون چەند بەڕێزەکە دێنە ئێرە لە هەموو فاو بەڵێ کۆتری فاو لە ئارەزوومەندانی کۆتری فاون لە هەموو چینی توێشەکانیشی تێدایە مەسەلەن هەیتمان تێداماندایە مەعامیە تێماندایە پلەدارە لە ناو سلکی ئەمنی دکتۆرمان تێدایە بازارەکە کووە بازارەکە زۆر باشە الحەمدولله خواردنی هەیە با بەیەکەوە بچینە ژوورەوە وەستای بەڕێز ماندوو نەبی بەخێر بێستە چاو پێم بڵێ جۆرەکانی ئەو خواردنانە چییە؟ ئەو جۆرە گۆشتانە گۆشتی پەلەوەر ئەوە جۆرەکانە باشە ئەوە فروزە فروت ئەوە فروزی خۆمانەیە باشە فروزی کوردەواری پێدەرێن باشە ئەوە مراویە مراوی ئەوە مراوی تورکیە لە بابەتی مراویەکان ئەوە لە هەمویان بەتامتر خۆشترە ئەلەوەی نێریش هەیە
بەس نێرەکە لۆمە گرانە لە بازاری ناینەمە آه. ئەوە مێکەی لۆمە زۆر بەتام بارکەیە زۆر بەتامە سیگەکەی بەتامە زۆر بەتامە خواردنەچی زۆر خۆشە بەرێ بەرێ ئێستا هەچەندی وەختی فتاریش بۆتەوە وەختی فتاری لێرە زۆر خەرەبار بوو ئێرە جێ نەبوو لێ دانشی لە دەری دادەشت ئێستا پاش فتاریشە خەڵک دێدەی پاش فتاری بەرەبەری پاش سەعات 11 ئێستا تقریبا بازارەکە ڕادەوەستی لا وەختی لە پاش فتاری هەتا سەعات 11 بازارەکە ڕادەوەست تعجیل کە یەکێکە لە کۆنترین گەڕکەکانی شاری هەولێر تایبەتمەندی خۆی هەیە تەنیا هەر لەسەرەوە نییە لە چایخانە و خواردن و ئەو سیمایکە لەو شەقامەدا دەبیندرێت تعجیل ینی ئەو گەڕەکە کە بە سەدان خێزان لە خۆ دەگرێ پێکاتەی جۆر بە جۆر لەو گەڕەکە ژیاوە ئەم بەڕێزەکە یەکێکە لەم گەڕەکە ژیانی بەسەر بردووە پێشترش کە قسەم لەگەڵ کرد گوتی باب و باپیرانی شمەر لە تاجیل بووە باشە پێم بڵێ تەمەنی تاجیل دەبێت چەند والله زۆرە 300 ساڵ دەبیتن چونکە ئەمن باپیرم لێرە ژایە بابم ژایە بە خۆشم وال 57 نەوەشت ماوە لێرە بژیان باپیرە گەورەشم هە لێرە بۆ لە تاجیل باپیرە گەورە لێرە ینی ڕسەنی تاجیل ئێوە بوو ئەمە بووینە کورە چی بووینە کورە چیەکان لێرە بووینە ئیت کە خەڵکی کە لەولای هاتینە و خزماتیان کردیەوە و زیاتر پەرێستان دێ و بەس کورەچیەکان لێرە بوون یانیش جوولەکەش پێش پێم وابوو جوولەکەش بەخۆی بەبیدات کورەچیەکان لێرە بووینە یەکەم جار هەر ئەلێرە لەو جێدانیش دەمە جێ کوورەی بووە جێ ئەو مزگەفتەش هەر جێ کوورەی بووە دوایە کە کورە چوویتە لای بلێن کە پێدەنی ئەلبان کوران ئەوش بەنای کوران تاجیل بووە بەنای بڵێن دەرەوەی تاجیل دەرەوەی تاجیلی ئەو جەلەجێی کورەکان هەر خۆیان خالیان کردیا ئێستا لە قاقانی سەنەدی ما سێ جوولەکە نایمایە 11 خانی لە لە تاپۆی ڕەش ناوی سێ جوولەکەی تێدا ما ئێستاش جیران جوولەکە میێوان بوو میێوان پاشان هاتیە پاشان ئەوە نییە بڵێ جوولەکە و گەڕەکەی دروست ئەمە دروستمان کرد ینی ئەوەی کە دەڵێ ئەوە بۆ چونەچی هەڵەیە ڕاستە ئەمە بە خۆمان جێی کوورەی خۆمان بووە باپیرم ئاردەکانی دایەتی ناوەکەش ئێستاش 1600 مەتر بەلای باپیرمە لێرە باش هەر دەیتەوە تاج ئەوە منتقەی خۆمان لە منداڵی ئێرەینە هەموو ئەوانەی لێرە یەکتر دەناسی هەموو برادریەکی ئەوی تعجیلی هەموو وەچی براینە یعنی یەکەچیان کە نەخۆش دەبی هەمومان دەچین دەیپرسی دەبتە شوێنەوار پێت باشە ببتە شوێنەوار تەمان وەژەم بکرێتەوە و خۆش بکرێت و خەڵک بێت کوێس ئیلتمامیان بە ئیسکاندایە ئیلتمامیشان بێرە بدابایە زیاتر خۆشتر باە و لەبەرەوەی منتیقی خۆمانە زۆر باشە باشە دەست خۆش بێ پێم بڵێ تۆ شەر دانیشتوی تاجی بەێ ماڵ ماوەیان نەما مالی من ماوە لێرێ باش هەر بەردەوامە بەردەوام ئەو کارەبایە چێتانی ئەو کارە بێ بڕی نامە بەستم ئاخر هەندێک چۆڵ بۆ خان نائیمە لە سەدا چەندی ئەوە دانی ماوە وڵی 20 تقریبا 20 هەشتای چۆل بوو تعویزیان وەرگرت و ڕۆژ تعویزیان وەرگرتیەوە بەس داوامەکاریمان هەیە سیمای ئەو تعجیلەی نوێ نۆژەم بکرێتەوە وەچی ئەو دەوڵەتانەیە بپارێزرێ وەچی تورکیا مەسر احتیمام بدرێتە زێ ئاسار نوێ بە کەرپوچی نوێ نۆژەم بکرێتەوە ماوە پێم وایە بەڵێ ئەو شەقامە ماوە چی بکرێت لەو شەقام نۆژەم بکرێتەوە بە کەرپوچی ئەو جوان کاری بۆ بکرێت داوامانزاری هەیە لێرەیان بەخوای کمە کامەران تۆ چی دەڵێت من حەز ناکەم ئێرە بەجێ بێڵێ من یعنی ماڵماوە دووجار دەرچوومە هەر هاتوومە نەحەوایمەوە دووجار دەرچوومە دەرچوومە نەحەوایمە و گەڕایمەوە ناو لەبەرەوە هەموو شتێک لێرە من ئیمکان متوەفرە دەتان متمەناو بازاڕوان نەپاسی دەوێت نە تەکسی دەوێت نە نەفرات هەموو بازارەکانی تا دەوێت برادر و دۆست و برادر و دۆستم هەموو لێرەنا هەموو یەکدری دەناسێن لە قەدیم دێر زمانەوە هەموو کەس و کاری یەکدرمەتیە کەلایمان هەبووە بە خزمایەتی و بە دۆستایەتی یعنی مێستش حەز دەکەم خەڵکە بگەڕێتەوە خانەکانە ئەگە حکومەت دێ بگەڕە خەڵک تعبیر بکاتەوە بێتەوە ناو خانەکانی خۆیان نۆمە خۆشتر ژیانەکە
تکەی زۆر سەیر و سەمەرە هەر زۆرە تکەیە کە لە گۆشت بێ و هەندێکش پێم وایە پەلەوەر بێتن ئەو تکانە لای وەستا ئەحمەدە وەستا ئەحمەد پێم بڵێ ئەو تکانە چیە جۆرێکە گۆشتێکەوە ممکە حلێوە گۆشت دونک گورسیرێک گون دڵ جەرێک فاتەڕەش ڕەشۆڵە سینگ باڵ کەباب هەمومان هەیە هەموو بازار کووە؟ وەڵە بازار زۆر باشە باشە لەخوای بەزیادی بازار باشە وەستا ئەحمەد دەڵێ بازار باشە ئەو شەقامەت چیلۆ بکرێ وەستا ئەحمەد ئەتو کەسێکی دانیشتوی تاجیری ماڵت لێرە بووە چه بکرێ باشە لەو والله یەکەم شت داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم يعني داوا ناكن او حكومه مساعده معك الحمد لله ما زمان باش بخمان ايش دكين ليه بقولوا دكان كان يخو ما تعمل كين لا ناقرن لا ولا استاج نازم ببر ماستر بلان كتيا نازم يوسف او شتانه هي دنقويك هي وقت طلعوا اودانيه بمينه هذه بخوي همو شارك همو ولاتك منطقه كلتوري خوي رسني خوي قديم يعني هلا السر ديزاين يكون اوداني لك حكومه داوا بكبلي بلي مصبري وسط احمد السر او شيء وازلهم بنياتك دروسكا لسر او بدين صار ليريتو لمن داليو او بس دواء كاري مني كاكا من دواء كاري غير مو خلش قرشي كاسب وخلش هم حزم عليه او خاسر او شقامه بلين او زاد دوكانه كان بخومان تعمل كان نسبوت زي خومان لا تسوي بدوادات شونا كم لا قركي تعزيل وشقامي تعزيل باش يزور لكاسب كاران داواکاری ئەوەیان هەبوو ینی گەڕەکەکە بەشی زۆری خەڵکەکە چۆلی کردووە بەڵام ئەو شەقامە ئێستا کە دەیبینن ئەو تایبەتمەندی هەیە دەیانەوێت بپارێزرێ ئەو سیمایی تاجیل بپارێزرێ ڕێگەیان پێ بدرێت دوکانەکان و شەقامەکان نۆژەن بکەنەوە هاوشێوەی قەیسەری هەولێر داواکاریەکەشیان لەسەر ئیمکانیەتی خۆیان بەڵام داواکاریەکەیان بۆ ئیدارەی پارێزگای هەولێرە بەشک و هەمووتان داوا دەکەن هەموو لە ئەش هەر لە تاجیل لەم گازینۆیەدا ینی گازینۆیەکی تایبەتە لەوانەیە ینی ئەگەر خەڵکێک سەردانی ئەم شوێنە بکات دەزانی لێرە تایبەتمەندێکی زۆرەیە سیرکەن دەیان گروپی جۆر بە جۆر لێرە لەوانەیە وەکو جێبس ببم لە دەرەوەی هەولێرش هاتوون چێبرچێ دەکەن لەسەر سنی سنیانەیەکێکە لەو یاریانەی کە خەڵکی هەولێر و کەرکووک و چەند ناوچەیەک ئالوودەی ئەو یاریەن لە مانجی ڕەمەزان بە تایبەت لە شەواندا ئەم جۆرە یاریە دەکرێت کاک نەبەس خاوەنی گازینۆکە سلااوت دەبێت کاک نەبەس ئەوە خەڵکی هەولێر یان دەرەوەی هەولێرشن وڵی خەڵکی هەولێرە و پردەیە و کەرکووتشی لەیە هەموو دێن هەموو ئەو هەولێرە هەموو ڕویان لەو گەڕەکەی کردیە گەڕەکەی کۆنا بە فەریقە 84 بەشداری ئەو خولەی کردی بڵێ هەموو ئێستا 22 فەریقمان لە پردێ و کەرکووک هاتیە 22 فەریق ئەوانەی تریش هەموو لا خەڵکی هەولێرن ئی دەوروبەری هەموو هەولێر کامە بەیەکەوە سنیانێ هەموو ساڵە چێ دەردەچێت هەموو ساڵی هەر کەس سەجارێ شارەکە گەڕەکە ئەوە تە کامەرانوان دەرچوینە پارەکە بەڵێ پارەکەوان دەرچوون سەرکەوتوو بن هێشتا ماوە مایە 42 فەریق سقوتی کردیا 42 مایە ئەمە سیمای هەولێر و تاجیلە سیمای هەولێر نەک هەولێر هەر جەرگەی هەولێرە ئەوە جەرگەی تعجیل جەرگەی هەولێرە یعنی برێم شارەکە نما هەموو ئێستا گەڕەکمان هەموو بووە خاپور کرا ئەو خانیانە هەموو کۆم بووە هەموو شتی خراپ لە ناو دەکرێت وەنیە داوا لە حکوومەتی دەکەم ئەو گەڕەکەمان لۆ یان نۆژەن کاتەوە یان شتێکی جوانمان لۆ دروستکە یعنی خەریکە گەڕەکەکە وێران بووە یعنی ئێستا کە بە من ڕاوەستا نەک برم خۆم هەڵکێشم ئەمن وەم کردە کەلتورەکەم هێشتیتەوە ئەگەنا ئێرەش دەمینی ئێرەوەکی سەحرایەکی لێدێت داوا دەکەم ئەگەر ئەمن لێگەڕێن ئەمن زێی وها دروست دەکەم لەو گەڕەکەی خۆم بەس ڕێ بدەن ئەمن الحەمدلله من نەبی ئێستا هەموو هەولێر ڕووی لە من کردیە ئەمن وەزعم باشە خراب نییە برێم لە بۆ مەسلحەتەکەم ئەو ئیشەیە برێم قازانجم ئەو سنیانەی قازانجم تۆ بەڵێ تەنیا یاری تێدایە یاری تێدایە برجانە 1000 کەس
هزار كذا كافترياكي من كوبيتوا چێشەکی باش وەرد الحمد لله لەخوا چ بەسە بکرێ بۆ تاجیل والله عزم لێ وەچی سەرۆکی حکومەت ئاگادار بی عزم لێ لۆمان نۆژەر کاتەوە ئەمن خەلدەداکەم بوویمە لەو گەڕەکەی بوویمە ئێستا کە تەمەشای دەکەم جەرگم ژان دەکا و خانیانە دوکاندارەکانیش پێم وایە ئامادەن نۆژەنی هەموو کەیفیان دێ وەچی قەلات دی لێ بکەن کاکە ئێستا یان جەیەکی بدەن ئەمن دەقات لێرە گەورەتر هەموو عراقت دەینمە ئێران باشە کاک نەبەس بەس شەوانی ڕەمەزانی ئێرە وا ئاوەدانە یان شەوانی تری شەوانی تریش وایە بە دەبەر سنیانێ زیاتر ڕەمەزانان قەلەماڵقتر دەبێت دەنا ڕۆژەکانی شەر هەیە تاجیل ئاوەدان بێت ئاوەدان بێت درێژە بە ژیانی تاجیل ینی خۆشە ئێستا کە بە کەرپوز لێ بگەڕێ هەموو خەڵکەکە لە خۆی نۆژەن دەکاتەوە بەس ڕێیان بدەنێت کاک مەسعود سەبارەت بە تەعجیل گەڕەکی تاجیل خۆتان نەزان گەڕەکێکی کۆنە تایبەتمەندی هەیە ئێوە وەکو ئیدارەی پارێزگای هەولێر چ پرۆژەیەکتان بۆ ئەو گەڕەکە هەیە ئێمە گەر بکەین بەس باسی تەعجیل نەکەین چکە ڕەنگە تەعجیل و حەڵی عەرەب و خانەقا پێکەوە بەسترایە یعنی ئەو بیرۆکەیانەی کە دەمانەوێت لە گەڕەکی عەرەبا بکەین لە تەعجیلیش دەکەین لە خانەقاش دەکەین ئیتر ئەو بەرنامەی وەکو پارێزگای هەولێر ئێمە هەمانە طبعاً بە هەماهەنگی لەگەر وەزارەتی شارەوانی لەگەر سەرۆکایەتی شارەوانی ئەو بەرنامەی ئێستا ئێمە دامان نایەوە ئیشی لەسەر دەکەین ئەوەیە لە گەڕەکی عارەبانە گەڕەکی عارەبان کە دەکەن گەڕەکی عارەبانەوە دەست پێ دەکەن گەڕەکی عارەبان دەست پێ دەکەن کەشتەوتە پشت قایمقامیە طبعاً هاوسەی تەعجیلە بەس وەکو قۆناغی یەکەم یعنی فعلاً ئەو سێ گەڕەکە فرامۆش کرا ئیتر ئێمە هەر بە تەمای پرۆژەیەکی گەورە بین بۆ هەمیان ڕەنگە زەحمەت بی ئەمە گوتمان وەکو قۆناغی یەکەم ئێستا دەست پێ دەکەین ئێستا شەقامێکەیە لە جادەی سوڵتان مزەفەری دەست پێ دەکاتن لە جادەی باتەی کۆتایی پێدێ نزیکەی 300 مەترە لەو 300 مەترە ئێستا ئەندازیارانکانمان هەروەها کۆمپانیای کەرتی تایبەت شاتینە ئەو شەقامەمان لە بۆ دیراست دەکەن یعنی ئێستا ئەوە کۆمەڵێک خانی تێدایە خانی تێدایە خانوەکە هەندێکیان کۆنن هەندێکیان ڕووخاون هەندێکیان کراونە گەرات ئەستن تێکراون ئێمە بیرۆکەمان وایە ئایا ڕای ئەندازیارەکانی خۆمان ڕای ئەو کۆمپانیا تایبەتانە وەگرین ئایا ئەو شەقامە چی لێ بکەین و تۆ نۆژە بکەینەوە عنی چەندەها بیرۆکە هەیە کاک مەسعود بەشێک لە دانیشتوانی گەڕەکی تاجیل بێگومان کە باسی تاجیل دەکەین گەڕەکی عەرەبان و خانەقاش هەر بە هەمان شێوە و بۆ چوونیان هەیە دەڵێن ئەگەر حکوومەت لە ئێستادا و ئیمکانێتی نییە شوێنەکان ڕۆژان بکاتەوە بەشی زۆریان دەڵێ ئێمە خۆمان ئیمکانێتمان هەیە بەڵام ڕێگەمان پێ بدەن لەسەر ئەو دیزاینێک کە ئەوان دەیانێ ئەو مەستەر پلانی ئەوان دەیانەوێ خۆمان شوێنەکە نۆژن دەکەینەوە ئەدا لە پرسیارەکە من ئاماژەم بۆ بکەم ئێستا دەڵێن بۆ نمونە ئەو شەقامێکی ئێستا هەڵمان بژاردووە ئەوەی ئیستیملاک کراوە ڕەنگە ئێمە حکوومەت بۆی دادێنن ئەوی تر لەو شەقامەی دەوەرە ئەمە دەمانەوێ ئەو شەقامە یاخود ئەو خانووە یاخود ئەو شوێنە بکەینە فلانشت بۆ دەدەن بە خاوەن خۆی بیکاتن لە ژێر ڕێنمایەکانی پارێزگای هەولێر و یاخود لە ڕێنمایەکانی بەفەرزۆنی ئیتر ئەو شوێنە وەکو ئەمە دیسان دەڵێمەوە هەڵگرتنی بەردی گەورە نیشانی نەهاویشتە با قۆناغی یەکەم دەست پێ بکەین ڕەنگە ئەو قۆناغا ئەو شەقامە ئەگەر تەواو بوو ئەو شەقامە ڕەتی هەیە لەگەر چەند شەقامیی تر زۆر باشە حتمما شەقامەکانی تر بە هەمان ڕێوشوێنی ئەو شەقامە پێدا دەچین خەڵکێک دەترسێ دەڵێ تەعجیلە گەڕەکی عەرەبە خانەقایە ئەمانە یعنی سیمای شارستانیەتی هەولێر نیشان دەدەن کە دەستپێکی ئاوەدانکردنەوەی ئەو شارەیە دەترسێن نەمینێ بۆ نەمانی ئەو سیمایە ئێوە چیان پێدەڵن دەڵێن مەترسێن خۆی کەلتوری قەڵات کەلتوری تەعجیل خانەقا عارەبان ئەوانە وەکو ناسنامەی هەولێری لێ هاتیە ئەگەر حکوومەت نیازی ڕوخان و ئەوانەی هەبا لە مێژە ڕوخان بەڵام کە لەبەر ئەوەی دواخراوە لەبەر ئەو هۆیە ئێمە دەمانێت ئەو شوێنانە ببینێنەوە شێوەی کەلتوری خۆیان ئەو مناسەبانەی کە دەکرێتن کە هەولێر پێی مەشهورە لە شەوانی ڕەمەزانی ئێستاە بۆ نمونە
ئەو بۆنەکانی تری ئاینیە هەروەک خۆی بمینێتەوە بەڕاستی کە ئەمە دەچینە ناو تەعجیل هەولێری کۆنمان ببیدێتەوە کە دەچینە ناوخانەقا هەولێری کۆنمان ببیدێتەوە دەچینە عەرەب بە هەمان شێوە لەبەر ئەوە هیچ بەرنامەیەک و پلانێک نییە ئەو شوێنە تێک بدرێتەوە مەبەستێکی تر. شەقامی تاجیل لە هەولێر وەک بینیتان تایبەتمەندێکی خۆی هەیە بێجگە لەوەی کە خەڵکەکە بە چاوێکی گەورەوە سەیری ئەم گەڕەکە دەکا بێگومان ئیدارەی پارێزگای هەولێرش وەکو بینیتان باسییان لەوە کرد کە دەبێ ئەم گەڕەکە وەک گەڕەکەکانی دیکەی کۆنی شاری هەولێر کە سیمای شارستانیەتی شاری هەولێر دەخەنە ڕوو دەبێ بپارێزرێ بە شێوەیە کە لە قازانجی هەولێر و دانیشتوانی ئەو شارە بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.